دیاردەی یوسفی ئیسلام دەگاتە کوردستان. نهێنی واسێنانی هونەرمەندە گەنجەکە لە گۆرانی چییە؟ پێویستم بە هیچ شتێک نەبوو لەم دنیاە. ناوبانگ بوو هەم بوو، پارەیە هەمە، بزنسە هەمە، یعنی تەمەنێکی گەنجیە هەمە، بەڵام بەو خوایە یعنی هیچ شتێک ئەوەنە مرتاحی نەکردم کە هاتمێر، و هیچ شتێکیش ئەوەنە بێتاقەتی نەکردم کە ئەم شەو ئێرە جێیە. ئەمە دیمەنی واسێنانی هونەرمەندێکی کووردە لە گۆرانی وەتەن. پێشەم قسانەشی سەرجەم گۆرانیەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سڕیەوە. بە جۆری عاشقت بووم، چاوم بەستۆ دەبینێ، تەنانەت لێوەکانم هەر ناوی تۆ دەهێنێ، ڕۆحم قوربانی تۆ بێ. ئەم دیمەنەش یەکێک لە کلیپەکانی ئەم گەنجە هونەرمەندەیە کە لە سیەکانی تەمەنیدایە و ماوەی 7 ساڵێکە لە نێو دنیای هونەری نوێی کوردی دەرکەوتووە. ئەم جۆرە لە دەرکەوتنی هونەرمەندان لە جیهاندا زۆرە، هەرچەندە پێچەوانەکەشی هەیە، بەڵام زۆرتر ئەوانەی کە واز دەهێنن کاردانەوەی لێ دەکەوێتەوە. لە ئاستی جیهاندا کات ستیڤن بەناوبانگترین هونەرمەند بوو کە بەهۆی ئەوەی لە ساڵی 1995ەوە بووە موسڵمان ناوی خۆشی گۆڕی بۆ ناوێکی ئیسلامیانە و کردی بە یوسفی ئیسلام. ئەم هونەرمەندانی وڵاتانی ئەوروپی ئەمریکی کاتێک بەهۆی موسڵمان بوونیان واز لە هونەرەکەیان دەهێنن، لەگەڵیشی داناوەکانیشان دەگۆڕن. ئەوەی کە زۆر زیاتر لە وڵاتانی عەرەبیدایە، لە کوردستانیش ئەم جۆرە هونەرمەندە ساڵانێکە واسێنانیان دەنگدانەوەی لێ دەکەوێتەوە، بەهۆی ئەوەی خەڵکی کوردستان خەڵکیشی بەگشتی موسڵمانن. بەڵام ئەو کەسانە هەندێک جار ڕوو دەدات کە پاش ماوەیەک پەشیمان دەبنەوە، هەندێکی دیکەیان سرودی ئاینی دەڵێن، هەندێکیش بە یەکجاری لە هونەرەکەیان دوور دەکەونەوە و پیشەیەکی دیکە بەڕێوە دەبن. بەڵام واسێنانی ئەم هونەرمەندە گەنجە کە لە هونەردا تەمەنێکی درێژی نییە، وەک خۆی دەڵێت جیاوازە و بەهۆی گۆڕانی بیر و باوەڕێتی، چونکە خۆشی دەڵێت دۆخی ئابووری باشە.